شاندی هەرێم لە بەغدا باز لە ئۆپەراسیۆنی مووسڵ و گرفتەکانی نێوان بەغدا و هەولێر دەکات. تورکیا ژمارەیە کەناڵی میدیایی کوردی دادەخات. ستانی ڤرجینیا یەکێکە لە شوێنە گرنگەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. بسڵاو و ڕێزان و هیڤێن دەمن خۆش دەگەڵ کورد کۆنێکشن بەرنامە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕاستەخوا لەسەر کەناڵی NRT تێوەشاندن. سەرۆکەی هەرێما کوردستان عێراقی مەسعود بارزانی سەرۆکاتیا شاندێکی چەند پارتیên سیاسیین هەرێمی کرد بۆ بەغدای بمەبەستا دانوستاندنان لەسەر پرسین هەولێر و بەغدای لێ دیارە سەری شەڕی ڕزگارکردنا مووسڵی ژێ کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش سەری ئەجندەیە سەردانی بوو. لە کۆبوونەوەکەی نێوان حەیدەرەلابادی سەرۆکوەزیری عێراق و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق باس لە زۆر دۆسێکران بەڵام تەوەری سەرەکی باسەکان شەڕی ئازادکردنی مووسڵ بوو. هاوپەیمانی نوێنەتەوەی پشتیوانی لە هێزە زەمینیەکانمان دەکەن بە دابینکردنی مەشق و ڕاهێنان و پشتیوانی لۆجیکی و ئاسمانیشمان دەکەن. من دەمەوێت دڵنیاتان بکەمەوە هیچ هێزێکی شەرکەری بیانی نایەتە خاچی عێراقەوە. هێزی پێشمەرگەش بەشێکی گرنگ دەبن لە ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ و سەرۆکی هەرێم گەشتبینی بەرامبەر بۆ ئۆپراسیۆنە دەربڕی. هاوکاری و ڕێکخستن هەیە لە نێوان هێزە چەکداریەکانی عێراق و برای پێشمەرگەکانیان نەخشەیەکی تۆکمەدا ڕێژراو هەیە بۆ ئازادکردنی مووسڵ و بە پشتیوانی خوا ئازادی دەکەن. لە کۆبوونەوەکانی نێوان بارزانی و عەبادیدا باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداش کرا و سەنگی خرایە سەر چۆنێتی چارەسەرکردنی ئەو کێشانە و پاشە ڕۆژی پەیوەندیەکان. بەڕێز بارزانی کە بە سەرۆکاتی شاندێکی فرەحزبی هەرێمی کوردستانی عێراق لە بەغدا بوو جەختی کردەوە لەوەی داعش مەترسی سەرەکی هاوبەشە لە عێراق. ئێمە بە شێوەیەکی ڕژ دەڕوانینە لادانی ئەو تەگەرانەی کە بوونەتە بەربەست لە بەردەم پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. ئێمە لە بەردەم سەختی هاوبەشتین ئەرکی سەرەکی هاوبەشیش لە نێوانماندا هەیە و هەرە سەرەکی ترینیشان بەرەنگاربوونەوەی داعش و ڕزگارکردنی وڵاتەکەیە لەم دەسە تاوانکارە. هاوکاتی چاوەڕوانکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ دەنگیش هەن کە پێویستە ئەم ئۆپراسیۆنە هاوسەنگیەکان لەناو عێراقدا بپارێزێت. بەڕێوەبردننی ئەم شەڕە بە شێوەیەکی گونجاو و هاوسەنگ نیشانەکانی نەخشەی سیاسی و هاوسەنگی کۆمەڵایەتی و سیاسیانەی عێراق پاش قوناغی ئازادکردنی مووسڵ دیاری دەکات. ئەم ئۆپراسیۆنەی ڕزگارکردنی مووسڵ مەترسی گەورەترین قەیرانی مرۆڤایەتی لە ماوەی چەندەها ساڵی ڕابردووشدا دێنێتە گۆڕێ. چاوەڕوان دەکرێت زیاتر لە 1 ملیۆن کەس بەهۆی ئەو شەڕە ئاوارە بن و ئێمە بەرنامەمان بۆ بەلایانی کەم 700,000 کەس داناوە کە پێویستیان دەبێت بە هاوکاری مرۆیی و پەناگە و خۆراک و ئاوی خواردنەوە وشتی دیکە جا ئێدی لەوە خراپتر نابێت. شاری مووسڵ کە دووهەمین گەورەترین شاری عێراقا لە مانگی 6 ساڵی 2014 کەوتە ژێر دەستی داعش. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لە ڕاگەیاندنەکەی ئۆفیسی سەرۆکوەزیری عێراقدا لە پاش کۆبوونەوەکەی حەیدەر عەبادی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقدا ئاماژە بە پەرۆشی کراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و جەختیش کراوەتەوە لەوەی سامانە سروشتیەکانی وڵاتەکە ماڵی هەموو عێراقیەکانە. مەسعود بارزانیش لە لای خۆیەوە گوتوێتی ئەم سەردانەی بۆ بەغدا وەک پشتیوانیە بۆ عەبادی و حکوومەتەکەشی و هەروەهاش بۆ لادانی تەواوی تەگەرەکانیشە. دکتۆر ڕێبوار فەتاح شیکەرەوەی سیاسی لە ئەستۆدیۆی لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سپاس بۆ ئامادەبوونت و سەرەتا دەمەوێت بزانم ئایا ئەکرێ سەردانی ئەم شاندەی هەرێمی کوردستان بە سەرەتایەک بۆ ڕەوانەوەی ناکۆچیەکانی نێوان هەولێر و بەغدا ببینرێ؟ ئەویان بەڕاستی پرسیارێکی زەحمەتە. من وای نابینم کە ینی کێشەکان بڕەوێتەوە. دیارە شاندەکەی کوردستان لەژێر فشاری نێودەوڵەتیە سەردانی بەغدای کردو چونکە کۆمەلگای نێودەوڵەتی وەکو ئاگادارین ئەیانێ شاری مووسڵ کە پێگەیەکی زۆر گرنگی داعیشە لە دەست داعیش دەربێنن. ئەوەش بە تەنیا ئەگەر هاواهەنگی لە نێوان هەولێر و بەغا نەبێ ئەو کارە ناکرێت. دیارە و سەردانانەی مەسعود بەرزانی بۆ وڵاتانی ڕۆژاوا هەرچەنگە ئێمە ئاگامان لێنێ لە پشتی پەردەوە چی ڕوویداوە بەڵام دیارە فشارێک لەسەر مەسعود بەرزانی هەبووە کە سەردانی بەغا بکات و کێشەکانی لەگەڵ بەغا چارەسەر بکات. بەڵێ دکتۆر ئەو هەماهەنگی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی لە نێوان هەولێر و بەغدادا بۆ ئازادکردنی
مووسڵ لەسەر چ بنچینەیەک دەبێت پێ دوایە ڕێکەوتنێکی بەرفراوان بێتە ئاراوە بۆ ئایندەی مووسڵ و متمانە بەوەی کە کورد لەو ناوچانەدا بمێنێتەوە کە تیایدا بووە یعنی ئەوەی کە ڕۆیتەر نووسی بووی حکوم بە حساب عەبادی بە مەسعود بەرزانی وتووە نابێ ڕزگاکردنی ئەو ناوچانە بکات بە بیانوەک بۆ ئەوەی ئەو ناوچانە بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە دەسەڵاتی کوردەوە یعنی ئەمەگەی کە لە میدیاکانە دەرکەوتبێ ئەوەیە بەڕاستی بەڵام دیارە ئەوەش کەوتۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر شتێکی وە هەبێت ئایا ئەتوانێت ئەو ناوچانی کە ڕزگارێکە داگیرێکە تیا بمێنێتەوە ئایا چ ناوچەیەکی ڕزگارەکە ئایا تەنها ناوچە کوردیەکانی مووسڵ ڕزگارەکە یان خۆی خاتە کێشەی عەرەبی سونە و ئەچێ گوندە سونەکانی داگیرەکە کە بە بۆچوونی من هەڵەیەکی زۆر گەورەیە باشە ئەگەر وا بێ دکتۆر ئیدی چ پێویست دەکات کورد بەشداری لە شەڕی مووسڵدا بکە یعنی گومانی تیانە کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەیەوێ کورد بەشدار بکێت مەسعود بەرزانیش دیارە بەڵێنێکیاوە بە کۆمەلگای نێودەوڵەتی کە هێزی پێشمەرگە بەشدارە بێ من بەبێ ئەوەی کە هیچ ڕێکەوتنێکە بێ لە بینی هەولێر و بەغا لە بینی هەولێر و کۆمەلگای نێودەوڵەتیە بەکارێکی باشی نابینم کە خوێنی پێشمەرگەی کوردستان بڕێژێ بۆ ڕزگارکردنی ناوچەیەک کە بەڕاستی ناوچەیەکی ینی ئیشی کورد نییە وەکو هەرێمێک ڕزگاری بکەن بەڵام دکتۆر با وەکو گریمانەیەکیش دای بنین بڵێن ڕێکەوتنێک کرا ئەو ڕێکەوتنە بەپێی ئەو خواست و مەرجانەش بوو کە کورد خۆی دەستنیشانی دەکا بەڵام متمانە چی دەبێت بۆ قۆناغی پاش مووسڵ ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ لە کاتێکە یانی ئەگەر لە 2023ەوە هەتا ئێستا بڕوانینە ڕێکەوتنەکان هیچیان جێبەجێ نەکراون ڕاستە نەخێر هیچ متمانەیەک نییە کە ئەوانە جێبەجێکرێ تەنها بتمانە ئەوەیە کابێ کورد ماڵی خوێڕێک بخات بتوانێت بێ بە هێزێکی کاریگەل لەو ناوچەیە ئەو خوێڕێک بخاتەوە هەم ئیدارە و هەم هێزی سەربازی بۆی بتوانێت کە خۆی ئامادە بک بۆ شەڕی داهات و دیارە هێز نەک تەنها لە کوردستان و لەمڕۆ بەڵکو لە مێژووە کاریگەرەیەکی زۆر زۆر گەورەی هەبووە خۆگەر هێزی پێشمەرگەش نەبووە هەومان نەزانین ئێستا داعش کوردی کردبوو بەسەر سنوورە یعنی ئەوە پەیوەندی بەوەیە ئایا چەند سەرکردایەتی کورد کە من هەرچی هیوا هەبێ پێم نەماوە ئەتوانێت خۆڕێک بخاتەوە شەڕی داهاتوو لەگەڵ چیە لەگەڵ حەشدی شعبی یا لەگەڵ حەشدی وەتەنی یا لەگەڵ داعش گومانیتیانە ئەوانە هەمووی کراوەتەوە بۆ شەڕکردن بە بۆچوونی من گرنگترین شەڕ کە کورد تووشی ئەبێت دوای ئەوەی ئەگەر داعش وەکو هێزێکی سەربازی بڕوە دیارە وەکو هێزێکی ئایدۆلۆژی ناڕوە وەکو هێزێکی سەربازی بڕوە هێزی ئەوەی کە پێڵی میلیشا شیعەکانە بێت چونکە وەکوی بینین لە چەند ساڵی ڕابردووە ئەوەتی کە حەشتی شعبی بە فتووە دامەزراوە بەشێک لە وتارەکانی هەڕەشە بووە لە کوردستان و لە هێزی پێشمەرگە ئەگەر ئیدارەی هەرێمی کوردستان خوێڕێک نەخات سوپای خوێڕێک نەخات هێزە سیاسەکان یەک نەبن زۆر زەحمەتە بتوانەوە شەڕیان پێ بکرێت لە وەڵامی پرسیارێکی پێشووتردا گوتە پێویستە کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە دەرفەت ماوە بۆ ئەو ڕێخستنەوەی ناوماڵە یان نا زۆر بە کورتی تکایە ینی ئەگەر سەیری شاندەکە بکردایە کە بۆ بەغا چوو ئەوە ناڕێکی و هەڕەمەچی هێزە کوردەکانتە دی لەوایاناکە گۆڕان بەشداری نەکردبوو کۆمەڵی ئیسلامیش بەشداری نەکردبوو سەرباری ئەوەش کێشەیەکی پێشەوە کە وەختم نەما زۆر داوای لێبوردن دەکەم زۆر سپاس دەکەم من سپاس زۆر سپاس دەکەم و لە هەمان دەمێ بەرزانی سەردانە بەغدایەکری لە باژارە سلمانی و چەند باژارۆکین دین نەهرێمەی خەڵکی بتایبەت فەرمانبەر و مامۆستایان خۆپیشاندانی نەڕازیبوونێ دیکردن ji ber birîna mûçeyan narêkiya birêvebirnî û gendeliyê nan pêş azadî dawakarî emroyî xelkî Kurdistanê li herêmî Kurdistan salek ziyatira karmendanê hikûmet mûçeyî tewabî xweyan wernegirtuwe سەرەتای ساڵی خوێندنە دەرگای خوێندنگاکان داخراون و مامۆستایانیش خۆپیشاندان بەرەوەی بە درێژایی مێژوو لە سەردەمی سەرجەم حکومڕانەکانە شتێک نەبووە وەکو ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئاڕوئەیە
کە مۆزەف ئیش بکات وەزیفەی خۆی ببینێ معاشی نەدرێتێ. ناکۆکی سیاسی شەڕی داعش و بێپارەیی کێشەکانی بەغدان. لەگەڵ ئەوەشدا سەرۆکی هەرێم مەسعود بارزانی دوێنێ لە بەغدا سەرۆکایەتی گەورەترین شاندی هەرێمی کرد بۆ هەماهەنگی لە شەڕی داعشدا و بێگومان یارمەتی دارایی بۆ ئەوەی بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکا و حکومەتی هەرێم بتوانێ هەندێ موچە بە کارمەندەکانی بدا بە تایبەت مامۆستایان. سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم دان بەوە دەنێ کە کێشەکانی هەرێم قوڵتر بوونەتەوە. کێشەکە گەورەترەوە بوو ئێستا یەکێتی بۆتە دوو باش بە ڕسمی ئێمە کێشەیەکی تازەش دروست کرد لە سیاسەتی کوردستانی. لە مانگی ڕابردوودا دکتۆر فواد حسێن نێردەی تایبەتی سەرۆکی هەرێم بوو بۆ کوبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێم. ئەو وەختەوەتی بە پەرلەمان دەست ئیشی خۆی بکاتە فعیل بکرێت و یەکێتی نیشتمانی سەرۆکایەتی پەرلەمان بکات. ئەو وەختە لە گۆڕانیش ئەتوانێت موقع گۆڕ بگرێت لە حکوومەت وەکو جێگرێکی تر. پێشنیاری دوومیشی هەبوو ئەویش ئەوە بوو کە لەو حیزبانەی تر ئەوان سێ کەس هەڵبژێرن بە اتفاقی ئەم سیالایش بۆ سەرۆکایەتی پەرلەمان تا هەڵبژاردننی داهات. دیارە ئەم هەویرە ئاوی زۆر دەکێشێت و خەڵکی هەرێم لە بەرسێتی ڕزگار ناکات چونکە دەستگا شەرعیەکانی هەرێم لە کارکەوتون و هیوای گەڕانەوەیان نییە. لایەنەکانی نەیاری سەرۆکیش لە وەڵامی پێشنیازەکانیدا یەکڕانین ڕەنگە هۆی ئەوە بێ کە پێشنیازەکان خۆیان لە چارەسەرکردندا ڕێگر بن. دیارە خەڵکیش ئەمە تێدەگا بۆیە داواکاریان جیاوازە. واشنگتن کە خاوەندە سەڵات و کاریگەری بەهێزە لەسەر لایەنەکانی عێراق و کوردستان وەتە ڕادەیەک خۆی لە کێشە ناوخۆیەکانی ئەم وڵاتە دوور ڕاگرتووە بەرامبەر بە هاوکاریکردنیان جاربەجار پەیام بۆ سەرکردەکانی ئەم وڵاتە دەنێرێت. ئەبێ ئەم حکوومەتانەش بەرپرسیار بن بەرامبەر خەڵکەکانیان و دەبێت کار بۆ نێهێشتنی گەندەڵی بکەن و نابێت ڕێبەرەکان بە شێوەی جیاواز ڕەفتار لەگەڵ شیعە سونی یا کوردەکان بکەن تەنانەت لەگەڵ هەر پێکاتەیەکی تری نەژادی ئەم وڵاتانە. خەڵکیش کە کۆتایی بە مەینەتەکانیان ناهێنرێت جارێکی تریش دەڕژێنەوە سەر شقامەکان. نەکەر ئێمە هەموو کەسە ئەو وەزعی عێراق ئەو وەزعی سووریا بەرەو گۆڕی نەچێت. ئەمجا یا ئەهێڵین خەڵک تەسیری هەبێ لەم وەزعە یاکو ئێمە ببینە کارگەر لەم مەسەلە یعنی ئێمە خۆمان دەورمان هەبێ وئیلا تەسلیمی واقعێکی تاڵە بین ئەمە خەتەرە. ئەلبەتە بۆ ئێستای کورد ئەم خەتەرە لە شەڕی داعش گەورەترە بەڵام ڕەهەندەکانی دوورخستنەوەی ئەم خەتەرەش پێش کۆتایی داعش بەدی ناکرێت. کارمەندانی نەخۆشخانەکانی شاری حەڵەب لە سووریا دەڵێن فڕۆکەجەنگیەکانی سووریا و ڕووسیاش بردومانی دوو نەخۆشخانەی شارەکەیان کردووە. هاوکات هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریاش هێرشەکانیان چڕ کردوێتەوە بۆ سەر ئەو بەشەی شارەکە کە بەدەست سەرهەڵداوانەوەیە و بەلانی کەم 250,000 کەسیش لەو بەشەدا گیریان خواردووە لەوە تای ئاگربەستی بەناوجیوانی ئەمریکا و رووسیا بوو هەرەسی هێناوە و نەتەوەی ئەگرتوەکانیش دەڵێت ئەوەی لە شەڕی سووریادا ڕوودەدا شەرمە بۆ مرۆڤایەتی. لە تورکیە و دێ هەڵمەدا دژی دەستگەهێن ڕاگەهاندنێدا حکومەتە ئاک پارتی فەرمانەگرتنە 12 کەناڵێن تەلەڤیزیۆنی و 11 ڕادوێن کوردی یان یەنسەر بە کورداندایە بە ئیدعاک و ئەو گەفەنە لەسەر پاراستنا نیشتیمانی ژمارەکە وان کەناڵان یەن زارڕۆکانە. Bi biryarnameya desthilata qanûnê a ku di dema rewşa awarte da hat îlankirin 12 kanalên televîzyonê û 11 radyo li Tirkiyeyê hatin girtin. Di nav wan de yekemîn kanala Kurdî a zarokan a li Tirkiyeyê Zarok TV jî heye. Heta niha tu hişyarî an agahdari nehatiye ragihandin ji bo van televîzyonan. Lê roja çarşemê li jineya ku cîgirê Serokwezîrê Tirkiyeyê Numan Kurtuluş serokatiya dike bi biryarek lezgîn weşana van kanalan
ڕاوەستاندن هەروەها لە گۆڕی وێ بریارێ حکوومەت دەست دەدە سەر هەمی ئالاو و ئاڤاهیên تەلەڤیزیۆنان û derêwan jî mor dike hemî kanal li ser satelayta Turksatê weşanê dikirin هەروەها li gorî pîvanê saziya bilind a radyo televîzyonê weşanên xwe diyar dikirin Rêvebira Zarok TV'yê Dilek Demiral dibêje weke hece tê gotin weşana wan di nav çalakiya terorê de ye. Nasıl bir bölücü faaliyet yürüttük? Yani birincisi biz şu anda dünyada yayın yapıyoruz. Çawa dibe ku televizyona me di nav çalakiyên terorê de tê destnîşan kirin. Kanala me yekemîn kanala Kurdî a zarokan e ku Tirkiyeyê weşanê dike. Hemî navere ku li gorî pîvanên weşana li jineya bilind a radyo û televizyonê ye. Tenê tiştek dimîne ku em bi Kurdî weşanê dikin. Lê di estê xwe de îcazeta weşanê a bi Kurdî jî ji aliyê dewletê hatiye dayîn. Gerînendeyê televizyona Jiyan TV'yê Emrah Kerekçiyer jî dide zanîn ku heta niha tu hişyariyek ji wan re jî nehatiye ragihandin. Tina van kanala wisa tiştê ku em bêjin wisa tesadüfî nine ji ber ku kanalên ku hatine girtin hemî jî ji aliyê em bêjin ew ê da tiştên yekemîn in. Mesela em bêjin Jiyan TV kanala yekemîn ya Kirmanckî ye. Zarok TV dîsa kanala yekemîna Zarok heye. Êkî Kirmanckî û Kurmanckî weşan dike. Hemû jî mirov kare bêjin yani kanalên muxalîf bûn yani. Kanalên muxalîf yê dawî bûn yani. Zaten ji bilî wan kanalên muxalîf neman yani mirov kare wisa bêje. Yani bi wan xwestin ê muxalîfên dawî jî yani ew bikin yani bêdeng bikin. Hemî sendikayên ragihandinê ên Tirkiyeyê biryara girtina televizyona û radyoyan şermezar kirin û vê biryarê weka derbeyek mezin a li ser ragihandinê binav kirin. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. لە مەراسیمی بە خاکسپاردنی شەمۆن پێرز سەرۆکی پێشووی ئیسرائیلدا ژمارەیە کەسایەتی نێونەتەوەیی بەشداری دەکەن. ئەندامانی کنشتی ئیسرائیلی و ڕێبەرانی جیهان لەوانە سەرۆک ئۆباما کەسایەتی ناسراوەکانی جیهانیش بەشداریان لەو مەراسیمەی ئەمڕۆ هەینیدا کردووە و سەرۆک ئۆباماش لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کردووە کە جێی شانازیەتی ئەمڕۆ لە ئۆرشەلیم بێ لە مەراسیمەدا بۆ شەمۆن پێرز وەک سەرۆک ئۆباما دەڵێ نیشانی داوین کە دادوەری و هیوە لە دڵی بیرۆکەی زایۆنیدایە. و ئۆستانی ڤەرجینیەک ji ئۆستانên biryarderên hilbijartinên ev salên hilbijartinên serokatiya Amerîkanê lê heştî meha 11 divê ku di nêvbera Donald Trump yê Komarî û Hillary Clinton ya Demokrat ya Virginia digel çendek ji wilayetên dî bi meydana şerê hilbijartinan tê naskirin ji ber rêjeya nêzîkev ya piştevaniyê li her du layene. ناوچەی لیزبێرگ لە ڤەرجینیا ئەو شوێنەیە دەتوانیت لە هەر سوچ و کونجێکیدا ڕابردووی تێدا بەدی بکەیت هەرچەندە هەندێکیان هەتا ئەمڕۆ ئازاراوین لیزبێرگ مۆرگی ڤەرجینیای دێرینی هەیە کە ستانێکە ئەوەی بۆ دەیان ساڵە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا دەنگیان بە کۆمارەکان داوە گرێگ گرین دەڵێت بەڵام ڤەرجینیا وا لە گۆڕاندایە و هەروەها دەوروبەری گۆڕانێکی بەرچاوی تێدا بەردەوامە ئەوەی کە شێوازی سیاسی ستانەکەش دەگۆڕێت ئەمانە هەمووی تەنها چێڵگەی کشتتوکاڵی بربەرین بوون ئێستا وەک دەبینیت بۆتە شوێنی نیشتەجێبوون و لە دەورمان سنتەری داتا هەن گرێگ گرین چالاکوانی دیموکراتەکان لە ناوچەی لاوندن کە بەشێکە لە ڤەرجینیا ئەوەی گۆڕان بەهۆی گەشەی پیشەسازی و تەکنەلۆژیای ئاسبەرزی بەسەردا هاتووە هەروە هاتنی بە لێشاوی پیشەکارانی کارامە لە دەرەوە بۆ ئەم ناوچەیە. گرین دەڵێت گۆڕانی دیموگرافیا بۆ تەمایەی خێر بۆ دیموکراتەکان و دەیکاتە ئاستەنگ بۆ دۆناڵد ترامپی کۆماری. لە پشووی هەفتووی ڕابردوو بۆ کۆکردنەوەی پشتیوانی بۆ دموکراتەکان گەڕام
من هەرگیز دەنگ بە دۆناڵد ترامپ نادەم. سیری ئامادونار ئەندازیاری سۆفتوێر 30 ساڵ لەمەوبەر لە هندستانەوە کۆچی کردووە دەڵێت ناوچەکە بە خێرایی زیادبوونی ژماری کۆچبەرانی بەخۆوە دەبینێت کە کاریگەری سیاسی گەورەیان هەیە. ئەوان کە دەبنە ئەمریکایی سوێندی بە هاوڵاتی بوون دەخۆن کە پرۆسەیەکی فەرمی و هەست بزوێنەرە و هەمومان بەوەدا تێپەڕ بووین و بە توندی بە ئەمریکا و بەهاکانیەوە دەمان بەستێتەوە. یەکێک لە بەهاکان ئەوەیە کە هەمومان یەکسانین. وێڕێی گۆڕانی دیمۆگرافیا لە ڤێرجینیا بەڵام دۆناڵد ترامپ هەوڵی زۆر دەدات بۆ بەدەستهێنانی دەنگی ڤێرجینیا و زۆرێک لە پشتیوانکارانی ئامادەی گردبوونەوەیەکی ئەم دواییەی دۆناڵد ترامپ بوون. لە هەمووی گرنگتر ئەمە یەکێکە لە مەزنترین جموجۆڵەکان دەبێت ئێمە بە ئەنجامی بگەێنین. بانگەشەکەی دۆناڵد ترامپ بەوەی ئەمریکا دووبارە دەکاتەوە وڵاتێکی مەزن کاریگەری لەسەر بایرن کرۆسوایتی کاردار لە لیزبرگ هەبووە. وتەکانی ترامپ کاریگەریان هەیە لەبەر ئەوەی ئەو ڕاستگۆیە و بتەوێت و نەتەوێت ئەو ڕاستیەکانی دەرونیت پێ دەڵێت. تر لە 150 ساڵ لەمەوبەر ئێرە چەقی گۆڕەپانی جەنگی نێوخۆی ئەمریکایی بوو بەڵام لەمڕۆدا گۆڕەپانێکی جۆرێکی جیاوازە. ڤێرجینیا ستانێکە لە گۆڕاندایە کە تێیدا کۆن و نوێ ئاوێتە دەبێت و هەتا دێت دانیشتوانە هەمەڕەنگەکەی لاپەڕەیەکی نوێ لە مێژووی ئەمریکادا دەنووسنەوە. کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەنگیان داوە لەسەر ڕەتکردنەوەی ئەو ڤیتۆیی سەرۆک ئۆباما کردبووی لەسەر بەرنووسێکی پەسەندکراوی کۆنگرێس کە ماف دەدات بە داوای یاسایی لەسەر شانشینی عەرەبستانی سوعودیە بەهۆی هێرشە تێروەرکاریەکانی 11 سەپتەمبەرەوە. 15 ساڵ دو 11 سپتامبر قانوندانەران بە جددی بڕیاریاندا ڕێگا بەو سکاڵانەی دژی لایانی بیانی بدەن کە پشتیوانیان لە تێرۆریزم لە سەرخاچی ئەمریکادا کرد. ئەو بەرنووسە لەلایەن ئەو کەسانەوە هەوڵی بۆ درا کە لە 11 سپتامبردا کەسانیان لەدەستدا. ئەو بنەماڵانە هەرگیز ناتوانن ئازیزانیان ببیننەوە بەڵام شیاوی دادوەری و بەرپاکردنی دادگان. قانونی دادوەری لە دژی پشتیوانانی تیرۆریزم پامێکی بەهێز بۆ کەسانی پشتیوانی هێرشەکان تیرۆریزم بۆ سەرخاچی ئەمریکا دەنێرێت کە حکوومەتەکانی بیانیش دەگرنەوە ئەوانەی وەڵامی ئەو قوربانیانە و سزای ئەو مەرگ و وێرانیە بدەنەوە کە هۆکاری بوون. کۆشکی سپی لە ناڕزایەتی بەرامبەر بەو بڕیارە کوتی ئەو بەرنووسە بیرۆکەی پاراستنی سەروەری لاواز دەکات. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر چڕوپرتر لە هەر وڵاتێکی تر لەگەڵ گەلێک وڵاتی تر لە هەوڵی پەیوەندیگردندایە بۆیە داتاشینی مەرجی زیاتر بۆ پاراستنی سەروەری ئەمریکا لە هەر وڵاتێکی تر زیاتر دەخاتە مەترسیەوە. بەڵام گەلێک لە هاوپەیمانانی باڵای سەرۆک لە کۆنگرێس لەگەڵ ناوبرا هاوڕان نەبوون. مەترسی پارێزگاری تاوانکارانی تیرۆریزم لە بەرامبەر دادوەریدا مەترسی ئەوە زیاتر دەکات کە چۆن وڵاتانی تر ڕەنگە وەڵامی ئەو بەرنووسە بدەنەوە کە لە بەرژەوەندی ئەمریکادا نەبێت. 15 لە 19 فڕۆکە ڕفێنەری 11 سپتامبر خەڵکی سعودیا بوون. بنەماڵەکانی قوربانیان لە مێژە باوەڕیان وە بووە کە کەسانی سعودی یارمەتی فڕۆکە ڕفێنەرەکانیاندا. بەڵام سعودی لە مێژە حاشای لەوە کردو کە هیچ نەخشێکی لە هێرشەکانی 11 سپتامبردا نەبوو و هوشداری سەبارەت بە بەرنووسەکە دەدات. ئەڤە جارەیەکی بوو کۆنگرسی ئەمریکی ڤێتۆیا سەرۆکی پوچ بکات. سەرۆک ئۆباما گوت ئەو بڕیارێک بزەحمەت بوو لێ دەمەکیە هەڵبژاردنین سەرۆکاتیە نزیک دەبن. وی گوت ژی ڤێتۆکردنا بڕیارێ نە ji ber xatira عەرەبستانە سعودی بوو لێ ji بۆ پاراستنە ئەمریکیان بوو ku li welatên dî erkên mirovanî encam didin. Pirsgirêk ev e ku eger em vê nêrîna destlêndana serveriyê jê bibin, hingê jin û mêrên me yên nav cilên fermî li serensel cîhanê dikarin rûbiriyê dozên ku li hembervan hatine vekirin bibin. Xema min ne bi Erebistana Saûdî girdayî ye û rêza min ji malbatên 11 îlonê re heye. Tiştê ku ez naxwazim ev e ku nişkeve em xwe di rewşekê wiha da bibînin ku ji ber hemî karên em li serensel cîhanê dikin doz li hember me bene vekirin û em ji wan berpirs benedîtin. هاوپەیمانەتی نێونەتەوەیی حکوومەتی عێراق هێزە کوردیەکانیش لە سووریا بەردەوامن لە شەڕەکانیان لەگەڵ ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامیدا. بەڵام هێشتاش داعش هێزی خۆی هەر هەیە وەک شارەزا دەڵێن تا ئەو کاتەی داعش دەستی بە پارە و داهاتدا ڕابگات ئەوە زۆر سەخت دەبێ بە تەواوەتی شکستی پێبێردرێ. ئایا سەرچاوە داراییەکانی داعش چین؟ وەڵامی ئەم پرسیارە لەم ڕاپۆرتەدایە. شەڕی ناوخۆیی و هاوکات شەڕی هاوپەیمانی نێونەتەوەی دژە ترۆر لە سووریا و عێراق بەردەوامە و بەڵام ئێستاش داعش لە سووریا و عێراق
ناوچەیەکی بەرچاوی لەژێر کنترۆلدایە و ئەو کنترۆلەش بە بێ پارە ناتوانێت بەردەوام بێت. پێشتر دەکوترا داعش لە ڕێگای فرۆشتنی نەوتەوە 80% داهاتی خۆی دابین دەکرد. داعش لەو ماوەیەدا ساڵانە نزیک بە 1 میلیارد دلار پارەی لە ڕێگای فرۆشتنی نەوتەوە، 500 میلیۆن دلار بە فرۆشتنی گازی سروشتی و 300 میلیۆن دلاری لە بەرهەمهێنانی فۆسفۆر وەدەستهێناوە. ئێستا دەکوترێت داهاتی داعش لە نەوت بەهۆی هێرشە ئاسمانیەکانەوە بۆ سەرچاوە نەوتیەکانی ژێردەسەڵاتی لە سووریا و لە دەستانی هەموو سەرچاوەکانی لە عێراق زۆر دابەزیوە. بەڵام سەرچاوەدارایەکانی داعش تەنیا نەوتنیە و لە دەستدانی کەڵگە نەوتیەکان ئەگەرچی داعش تووشی گرفت دەکات بەڵام بێداهاتی ناکات. گرنگی سەرچاوە ئابوووریەکانی داعش ئەوەیە کە بە تەواوی بە سەرچاوە دەریکیەکانیانەوە نەبەسراوەتەوە و زۆربەی داهاتەکانی لە ناوچەی ژێردەسەڵاتەکانی خۆی دەست دەکەوێت. بەڵام ئەوەش ڕاستە کە تۆڕێکی تاوانکاری نێونەتەوەیش بوونی هەیە کە لە دەروی سنوورەکانی داعشەوە یارمەتیان دەدات بۆ فرۆشتنی نەوتەکانیان، بەرهەمی تاڵانەکانیان یا تەنانەت فرۆشتنی ئەو ژنانەی بە کۆی لە گرتویانن. تاڵانکردنی بانکەکان و کەلەپورە مێژوویەکان دویتر لە سەرچاوە گرنگەکانی داعش بوون، هەرچەند دوای کۆتایی هاتنی سەرکەوتنەکانی داعش ئیتر بوونیان نەماوە. تا کۆتایی ساڵی 2015 داعش لە ڕێگای تاڵانکردنی بانکانەوە لە نێوان 500 میلیۆن تا 1 میلیارد دلار داهاتی بووە و لە ڕێگای فرۆشتنی کەلەپور و کەرەستە مێژوویەکانیشەوە وەک سەرچاوە ئەمریکایەکان دەڵێن زیادە لە 100 میلیۆن دلار داهاتی هەبووە. دەکوترێت باج و خەراجی داعش لەو هاوڵاتیانەی لە ناوچە جێردەسەڵاتەکانیدا دەژین بە خێزان وەردەگیرێت و وەساڵانە 20 تا 40 میلیۆن دلار بەراورد دەکرێت. لەگەڵ ئەوەش داعش لە بەرهەمهێنانی چیمەنتۆ نزیک بە 300 میلیۆن دلار و لە بەرهەمهێنانی گەنم و کشت و کاڵ نزیک بە 200 میلیۆن دلار داهاتی هەبووە. دوو سەرچاوی ئابووری پشتڕاستکراوی تری داعش یەک وەرگرتنی پارە بۆ ئازادکردنی ئەو هاوڵاتیە خۆجیەیە یان بیانیانەیە کە بارەمتەی گرتوون و وەک وەزارەتی خەزیێنەی ئەمریکا ڕای دەگەیەنێت لەو ڕێگایەوە داعش یادە لە 20 میلیۆن دلاری وەچنگ کەوتووە. دووهەمیش یارمەتیگردن لەو دەوڵەمەندانەیە کە لە وڵاتانی ترەوە یارمەتی داعش دەدەن و وەک گۆڤاری نیوزویک راپۆرتی دەکات تا کۆتایی ساڵ 2015 لەم ڕێگایەوە داعش نزیک بە 40 میلیۆن دلار پارەی وەرگردووە. چاودەران دەڵێن لەگەڵ ئەوەی شەڕی داعش لە مانگەکانی ڕابردوودا لە عێراق و سووریا دەستکەوتی باشی هەبووە، بەڵام تا کاتێک سەرچاوە ئابوووریەکانی داعش بە تەواوی کوێر نەبێتەوە نابێت چاوەڕوانی سەرکەوتنی کۆتایی بەسەر داعشدا بکەین. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا. خودەی وەژە نەخۆشیان بپارێزە لێکۆلینەک نوح دەبێژە چەند زوو نەخۆشی جەڵتەیان مەژی بێچارەسەرکردن چەند شانسێ باش بووناوی پترا ئەو ڤەکۆلین دەم و شانسی چاکبوونی بەرهەف دکا و ئاڵاڤەکجی دەستنیشان کردیا کا بلەس خوێنێ بگەهینتە مەژی. لێکۆلەرین زانینگەها کالیفۆرنیا لۆس ئەنجلس دەبێژن هەرچەندی زووتر دامارە سەرەکەیە نەخۆشی جەڵتەیە مەژی بێتە ڤەدان و پاقشکردن ئەو قاس شانسێویە چاکبوونی زیاتر دەبە و تەختۆران ئاڵاڤەک هەیە ji بۆ vekirina bileza damarê navê Amîra Thrombectomy ye. Celteyên xwînê di damara serekê de dibin sedema rawestana herikîna xwînê bû mejî û bê hebûna xwînê şanên mejî rastî mirinê dibin. Dê dermankirina celteya mejî de dem pir û pir giring e. gelek giringeş bû nexweşan ku nîşanên seretayiyên celta mejî naz bikin û yekser biçin nexweşxanê her wiha pir giringeş bû dixtur û berdestkan û sistema tendurustiyê bi zûtirîn wext wan nexweşan derman bikin. Dr. Jeffrey Saver ji zanîngeha Kaliforniya temaşe kir li encamên bêhtirî hezar nexweşên celteya girana mejî ku xwîn di damara mezin de rawestiya. Saver û lêkolерên din piştî test û taqîkirinan ku nexweş beşdar bûn dîtin ku Amîra Thrombectomy lêgel dermanên ji hevxistina xwîna ziwab bi awakî mezin û berbeçav pêşxistin duristkirin di rizgarkirin û çakbûna nexweşan de. Eger tu demara sereke ya mejî di sê dem ji mêran da vekî wî demî 65 sedê ji nexweşan dê karin piştî sê mehan bi awayekî serbixwe bijîn. Lê dema piştî 8 saetan bêhişandin wî çaxî tenê 45 sedê ji nexweşan dê karin serbixwe bijîn. Ev jî cudahiyeke mezin di encaman da çê dike. Bi bûyîna celteya mejî wekû sedema duyema mirinê li seranserî cîhanê û ya sêyema pûçbûnê re ev lêkolîn renga awayê dermankirina wê biguhere bi taybetî ku niha textor dizanin wan çi qasî demeke kêm heye de alîkariya nexweşan bikin bo baştirîn dermankirin. Ev lêkolîn di rojnameya Cama da belav bû ku rojnameya Komeleya Amerîkî ya Pizîşkî ye.
هەر بۆیە دەخیل بەڕاستی پشکنینی ساڵانەی تەندروستی کارێکی ئێجگار گرنگە بۆ خۆپاراستن لە بەتایبەت لەم جۆرە نەخۆشیانەی کە لە ڕاپۆرتەکە دامینیمان ڕاستێکی بەڵام هەر من دەڵێم خوا بمان پارێزی هەر خوا بمان پارێزی ئیتر لەوە زیاتر ڕۆژە بێ هەتا بەرنەما بیا کورت کنەکشن خۆدا حافیز هەر شاد بن.